محمود مەلاعزەت تێکۆشەر و زیندانی سیاسی و لێکۆڵەرە و ئەشیفساز و ڕۆژنامەنووسی لە یاتووی کورد لە دیدارێکدا کە بە ناوی کاروانی بێکۆتایی لە شاری سلێمانی ساز درابوو ژیان و بەرهەم و خزمەتی ئەو ڕووناکبیرە خرایە بەرباس و گفتوگۆ. دیدارەکە بە چاودێری لاهور شێرجەنگی و بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە چوو. تێیدا سەرپەرشتیاری دیدارەکە وتارێکی پێشکەش کرد و پەیامی هاوسەری ڕووناکبیر محمود مەلاعزەتی خوێندەوە. بە سوپاسەوە لەلایەن برای بەڕێز و گەورەمان کاک لاهور شێخزەنجی بە هیممەت و بە ئەرچی ئەم دیدارە هاتە دی کە دیارە لێرە ئێمە هەم بە ناوی سەرپەرشتیانی دیدارەکە هەم بە ناوی خانەوادەکەی زۆر سوپاس دەکەین بۆ ئەم ئەرکوماندبوونەی کە کێشای لەگەڵمان کە ئەرچی ئەم دیداری تاستۆ بە ناوی خانەوادەی محمود مەلاعزەتەوە بە خێرهاتنێکی گەرمتانەکەین بۆ مەراسیمی ڕێز و یادەوەری لە مرۆڤی ڕووناکبیر و مامۆستای کاروانی بێ کۆتایی کوردایەتی و هەڵوێستی نیشتیمان پەروەری مامۆستا محمود مەلاعزەت کە ئامادەبوون و بە پیرەوە هاتنتان سەلماندنی ئەو ڕێز و نرخانەیە کە تێکۆشەرانی ئەم گەلە لە ڕابردوودا ڕەنجیان بۆ داوە و لە پێناویدا تێکۆشاون. پاشان هەریەک لە بەڕێوەری گشتی ڕۆشنبیری و لاوانی سلێمانی وێچێتی نووسەران وتاریان پێشکەش کرد و لە وتارەکانیاندا خەبات و تێکۆشان و خزمەتی مامۆستا محمود مەلاعزەتیان بەرز نرخاند. محمودی مەلاعزەت جگە لە تێکۆشەرێکی سیاسی مامۆستایەتی لە بواری نووسینیش ڕۆڵی گرنگی هەبووە. ئەوە تا یەکەم کتێبی لە شاری سلێمانی لە ساڵی 1970 بڵاو کاتەوە بە ناوی دیبلۆماسیەتی بزوتنەوەی کوردایەتی کە تۆژینەوەیەکی وردە لەبارەی خەباتی دیبلۆماسی لە بزوتنەوەی کوردایەتی و هۆکار و دەرەنجامەکانی. هەروەها نابێت ئەو زنجیرە کتێبە نابەی لە یاد بکەین کە لەبارەی کۆماری کوردستان نووسیونی و بە کتێبی کۆماری ملی مەهاباد دەست پێ دەکات کە لە ساڵی 1984 لەلایەن یەکێتی نووسەرانی کوردستانەوە بە چاپ گەیشتووە. دواتریش بەرگەکانی کتێبی دەوڵەتی جمهوری کوردستان بڵاوکاتەوە کە چەندین نامە و دکۆمنتی لەبارەی کۆماری کوردستانەوە لەخۆ گرتووە و یەکێکە لە کتێبە دەگمەنەکان و بە بەڵگەنامە لەم بارەوە ئەدوێت. بۆیە پڕکردنەوەی شوێنی ئەو هەموو هاوشەشنەکانی ئەم خەبات گێڕە ڕووناکبیرە کارێکی زەحمەتە و تەنیا هەر بەوە دەتوانین کەمێک ئەمەکداری نیشان بدەین کە درێژە پێدەری ڕێبازەکەیان بین و لەم بارودۆخە ئاڵۆزەدا بتوانین ڕێگە ڕاستەکەی خەبات بناسینەوە و شوێن پێی ئەو نەمرانە هەڵگرین. یاد و یادگاری مامۆستا محمودی مەلاعزەت هەر بەرز و پیرۆز بێت. بە دوایدا بەشداربووانی دیدارەکە هەریەکە و لە گۆشەنیگایەکی جیاوازەوە تێڕوانینی زانستی خۆیان لەسەر ڕووناکبیر محمود مەلاعزەت خستە ڕوو. مامۆستا پیاوێکی قارەمان بوو، پیاوێکی تێکۆشەر بوو، پیاوێکی ڕۆشنبیر بوو، پیاوێکی مێژوونووس بوو، بەڵام ئەتوانین بڵێن پیاوێکی فەیلسوف بوو و پیاوێکی سیاسی بوو، ئیدراکی سیاسی هەبوو، داهاتوویە خوێندەوە، نەک ڕابردوو بخوێنێتەوە، داهاتوویە خوێندەوە، ڕابردوویە خوێندەوە وەکو مێژوو، بەڵام داهاتووشیە خوێندەوە وەکو پیاوێکی سیاسی ڕۆشنبیر. و یەکێک بوو لەسەر نووسەرەکانی کە گۆڤارێک دەرەکرد بە ناوی دەنگی یەکێتیەوە بە عەرەبی و بە کوردی، هەروەها سەردەمێک بە ناوی ئەلئیتیحاد، هەروەها گۆڤارێکی کەمان دەرەکرد ئەرچی نییە. ئەمانە هەرچی دەرچوو بە ناوی لقی ئەوروپاوە کاک محمود شوێن پەنجەی دیارە و ئەو بەشێکی نووسینەکان و ئیشرافەکەی لەلایەن ئەوە بوو. هەموو ئەو خەڵکانی کە ئەو دەرسی پێوتون شایەتی ئەوەی بۆن کە ئەو یەکێ بۆ لەوانەیە کە لە مێژووی کورد و لە ڕوونکردنەوەی مێژووی کورد و لە ئاماژگاریکردن و ڕێپشانانیان بۆ ئەوەی کە ئێوە بێ ئینسانێکی زانابن هەوڵ بن تێبکۆشن بۆ ئەوەی کە خزمەتی نەتەوە نیشتمانەکەی خۆتان بکەن. مامۆستا محمود لە حەقیقەتە خاوەن کەسێتیەکی فرا ڕۆشنبیری و ڕۆشنگەریە کە ئەمە زۆر بەدەگمەنی لە ئەدەبیاتی کوردیە بەدی دەکرێت. تێکۆشەر و ڕووناکبیر و مێژوونووس محمود مەلاعزەت بە یەکێک لە قەڵەمە بەبڕشتەکانی مێژووی ئەدەبی کوردیدا دەنرێت لە بزوتنەوەی ڕۆشنبیری ڕزگاری خوازی کووردا. ئەو بە خۆی 13 ساڵ لە ئەرشێفیچێ هەرێمی ئۆپسالای وڵاتی سوید کاری کردووە، شارەزایەشی پەیدا کردووە. ئەو زوو ڕەنگە بڵێم لە پاڵ خەڵکانیشتر هەستی بەوە کردووە کە پاش ڕاپەڕین کورد پێویستی بەوە هەیە ئەرشیفێکی نیشتیمانی خۆی هەبێت، چونکە بیرمان نەچێ مەسەلەی دامەزرانی ئەرشیف یەکێکە لە ئستیحقاقەکانی پاش سەرکەوتنی شۆرش و ڕاپەڕینەکانی گەلان. ئەمە بۆ بە نەریتێک لە دوای سەرکەوتنی شۆرشی فەرەنساوە گەلانی ئەوروپا و گەلانی تری دنیاش بەرودووە پاش سەرکەوتنی ڕاپەڕین و شۆرشەکانیان ئەرشیفی نیشتیمانی خۆیانیان دامەزرانەوە. بەداخەوە لە کوردستانە ئەوە نەبووە. ڕاستە پێش مەحمودیش
خەڵکانێکی وەکو مامۆستا عەبدوڕەقیب یوسف دەست پێشکەریان کردو بۆەوەی ئەو ئەرشیفەدا بمەزرێ، بەڵام و ڕاستی ساڵی ৯ مەتینوان وەڕێز مام جەلالی بینی و ڕەزامەندی ئەوانی وەرگرت لەسەر دامەزرانی ئەو ئەرشیفە بە ناوی ئەرشیفی نەتەوەی کوردستانەوە. لە بوای ڕۆژنامەنووسیە مامۆستا محمود لە سەر بە مەدرسەی مەسئولیەتی ئیجتیماعی ڕۆژنامەنووسیە واتاوی کە پێ دەڵێن مەسئولیەتی نەتەوەی، مەسئولیەتی نیشتیمانی، مەسئولیەتی ئیجتیماعی، مەسئولیەتی تەبەقی بە گوێرەی و کەسانی کە بڵێن بیر باوەڕی سیاسییان چۆنە، واتا مەسئولیەتی گشتی ڕۆژنامە چۆن لە بواری هونەر بۆ هونەرێ و هونەر بۆ کۆمەلگایە لە بواری ڕۆژنامەنووسی ئەمە هەیە. مامۆستا محمود لە تایپی ئەو کەسانە بوو کە باوەڕی وابوو بوای ڕۆژنامەنووسی لە پاڵ ئەرکە ڕۆژنامەنووسیەکانی وەزیفەیەکی سیاسی وەزیفەیەکی نەتەوەی لەسەر شان. لە کۆتاییشدا خەڵاتی ڕێزێنان بەخشایە نووسەران و ڕووناکبیرانی بەشداربووی دیدارەکە، هەروەک ڕێزێنانی بنەماڵەی مێژوونووسی کورد محمود مەلاعزەت بەخشایە لە هورشێخ جەنگی کارکی جێبەجێکردنی دیدارەکەی لە ئەستۆ گرتبوو. مامۆستا محمود مەلاعزەت وەک یەکێک لە دیارترین ڕووناکبیرەکانی گەلی کورد لە ساڵی 1939 لە گەڕێکی گۆیژەی شاری سلێمانی لە خێزانێکی کوردپەروەر لەدایک بووە، خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لەو گەڕەکە تەواو کردووە، بڕوانامەی بەکالۆرەسی لە بواری مێژوو لە شاری بەغدا بەدەستێناوە، لە کتێب و بڵاوکراوەکاندا دەستێکی باڵای هەبووە و خاوەنی دەیانشاکاری بە نرخە، هەروەها خاوەنی چەندین بەرهەم و بڵاوکراوەی وەرجێڕا و گرنگە و لە دامەزراندنی ئەرشیفی نەتەوەی کوردستان بۆ پاراستنی بەڵگەنامەکان لە سلێمانی ڕۆڵێکی باڵای هەبووە. محمود مەلاعزەت بەدایان لێکۆڵینەوەی گرنگی لە بوارە جیاجاکانی مێژووی کووردا هەیە و لە تەمەنیدا چەندین پلەی ئیداری و ڕێکخراوەی پێس پێدراوە. ئەو ڕووناکبیرە ڕۆژنامەنووسێکی بەتواناش بووە و بۆ ماوەی چەند ساڵێک سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ بووە. مامۆستا بەهۆی ململانەی نەگەڵ نەخۆشیەکەی لا ساڵی 2005 کۆچی دوایی کردووە. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.